هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. هێزی دوعا و پاڕانەوە. کاتێک شەوان بەو پەردەپاک و بێگەردەی هەموو بووندا دەپۆشێت، هەندێک ڕۆحی تاریک هەست بە تەنیایی و نامۆیی و دابەڕانی تەواوەتی دەکەن لە هەموو شتێک. لە کاتێکدا تەنانەت لە تاریکترین کاتەکان و تەنهاترین شوێنەکان و چۆڵترین بیابانەکاندا هەمیشە ئەو لەگەڵمانە، ئەو هاودەمی نامۆیان و کەسی بێکەسان و چارەی بێچارەکانە. تەنها ئەوە کە پێی بە دڵشکاوەکان دەبات و دەرمان دەنێرێت بۆ برین و زامە بەسۆکان و تەنیایی و ترس و ئەندێشەکانمان بەو شەماڵانە دەسرێتەوە کە لە لای ئەوەوە هەڵدەکەن. ئەو کەسەی ڕوو لە ئەو بکات مانای وایە ڕووی لە دەرگایەک ناوە کە بێگومان دەکرێتەوە، ئەوەش کە لەو دەپاڕێتەوە گەیشتووە بە داواکاری و پێداویستیەکانی ئەوانەی کە لە سیمای بەدیهێنراواندا ئەو دەناسن و لە ویژدانیاندا هەستی پێدەکەن و دەیچێژن. ئیدی سەبارەت بەوان شتێکی تر نەماوەتەوە بۆ فێربوون. پارچەکانی زانست لە مێشتی ئەواندا کە گەیشتبوون بە معریفەتی ئەو دەگۆڕێن بە کۆمەڵێک گومەزی پیرۆزەیی کە لەسەر ستونی ئەڵماز ڕاگیرا بوون. لەو ڕۆحانەشدا کە ئەو ناناسن، زانستەکان دەبن بە وەهم و بوونیش کە بابەت و کەرەسەی زانستەکانە دەگۆڕێت بە چەند تەرمێکی بێژیان. لە هەرێمی ڕووناچی باوەڕهێنان بەودا سەرتاپای بوون ڕوون دەبێتەوە و بیر و بۆچوونەکان لە مەڕبوونەوە و ڕووداوەکان خاوێن دەبنەوە و هەموو شتێک بە خۆر ڕۆ و ئەو دەڕوات. ئەوانەی کە لە چوارچەوەی ئەم هەست و بیرکردنەوە پاک و بێگەردانەدا دەزانن چۆن لەو نزیک ببنەوە و لەی بپارێنەوە کامەرانترینی مرۆڤەکانن. کاتێک ئەمەدزانی لە دەشتیان چیە، لە شاریان چۆڵەوانی، لە شەویان لە ڕۆژدا و هەستت بە تەنهایی کرد، هەستە و بە هەموو بوونت ڕوو لە ئەو بکە و دەرگاکانی دڵت بۆ ئەو بکەرەوە و یەک ئازار و ژانە بچووک و گەورەکانت و ئارەزوو و خۆزگەکانت بۆ ئەو هەڵبڕێژە. دەبینیت ئازارەکانت نامێنن و ناڕەحەتیەکان شوێنی خۆیان بۆ ئارامی و ئاسوودەیی جێدەهێڵن و هەست دەکەیت هەموو سوچ و قوشبنێکی ڕۆحت شنەبای ئاور لێدانەوە دەیگرێتەوە. لەوانەیە تۆ هەرگیز نەتوانیت بە پێوەرە مادیەکان ئەو ببینیت و بیناسیت، بەڵام ئەو هەموو چرکە ساتێک بە 1001 ئاماژە و نیشانە بوونی خۆی دەدات بە گوێی ویژدانتدا و وات لێ دەکات هەست بە نزیکی ئەو بکەیت لێتەوە و جار و باریش لێوی دڵت بە خەندە دەڕازێنێتەوە. شەوان وەکو چەند بنارێکی کراوە وایە بەڕووی ئەم چەشنە بەرەکەتانەدا. ئەو ڕۆحانەی کە بە حەقیقەت بێدار بوونەتەوە و دڵیان کردووە بە ئاوێنەیەک لە بەرامبەر درەوشانەوە ڕەنگاوڕەنگەکانی خوای گەورەدا لەسەر بەرماڵەکانیان کەمین دادەنێن و دەچن بۆ شکاری درەوشانەوە و بریسکەکان. تۆش کاتێک بە تەنها مایتەوە بە بنارەکانی شەودا بگەڕێ، بزانە کە ئەوێ جێژوانی یارە و خولەکەکانیش کاتی خەڵوەتن. بە هەموو هەستت داخلی حەزوری ئەو ببە و یەک بە یەک نهێنیەکانی دڵت بۆ ئەو باس بکە، نەخۆشیەکانت تەنها بۆ ئەو بکەرەوە. لە حەزوری ئەودا بناڵێنە و سەربنێ سەر ئەو بەرماڵەی کە بە یەکەم هەنگاوی ڕێی گەیشتن بە ئەو دادەنرێت و چاوەڕوان بە. دەنجی یەک بێکی دەرگاکانی جیهانی ناوەوە دەبیستێت و هەست بە توانەوە دەکەیت لە ژێر ڕێژنەی ڕووناچی بوونی ئەودا، وەک دڵۆپێک کەوتبێتە دەریایەکەوە لە ڕووی ژمارەوە لە ناو دەچێت، بەڵام دواتر لە مەیدانێکدا کە سەر و ژمارەیە تێکەڵاو دەبیت لەگەڵ شەپۆڵە مەزنەکانی زەریاکاندا. هەمیشە پاڵت پێوە دەنێ بۆ قوڵتر و فراوانتر و بەرزتر بە ئەندازەی توانای هەڵدانی چارۆکە لەم قوڵایە یەک لە دوای یەکانەدا. خۆت وەک کەسێک دەبینیتەوە کە لە هەرێمە دەستێنەدرا و سەرسوڕهێنەرەکانی ئەو دیو و نزارە ڕەهاکانی بەهەشدا سەیرام کات و بەحاوێتەوە، و لەگەڵ هەموو هەنگاوێکی نوێدا لوتفێکی جیاوازی نزیک بوونەوە لە خوا دەبینیت. ئەو ڕۆحانی کە جگە لە دەرەوە هیچی تر نابین و ناگەن بەو مەزنی و قوڵایی و فراوانی کە لە ناخیاندایە، هەمیشە لە تاریکیەکاندا دەچەقن و ناتوانن لە حەسرەت و قەیرانەکان ڕزگاریان بێت. خۆزگە ئەوانیش دەرچیان بە قۆڵی ماهیەتی ناخیان بکردایە کە بەقەدەر جیهانەکان فراوان و بە ئەندازەی ئاسمانەکانیش قوڵە. خۆزگە ئەوانیش وەک مرۆڤە ڕاستەقینەکان ئەو خاڵانەی ناخیان بدۆزی بایەتەوە کە کراون بە ڕووی ڕووناچیدا و لە ڕێگا تەختەکانی ویژداندا و بەو نورەی کە بەدیهێنەری مەزن دەیبەخشێت بە چاوی دڵ، ئەوانیش نهێنیەکانی ئەو جیهانەیان ڕاو بکردایە. ئەوانەی کە ناتوانن ئەم ڕێگا ڕووناکانی ناخیان بدۆزنەوە کە وەک چەند تۆوێکوان و سەرتاپای تەمەنێک بێ ئاگا لە بەرزترین حەقیقەت دەژین و لا ڕەهەندە مادیەکاندا قەتیز دەمێنن و پەی بە دووری و ڕەهەندی ڕەهاکان نابن. نازانم داخۆ بەزەییمان پێیاندا بێتەوە یان دڵتەنگ بین بە حاڵیان، یاخود دوعا بکەین و بپاڕینەوە بۆ کرانەوەی چاوەکانیان.